هەر خیانەت زەوجی نییە کە ئەرەوە باسەکرێ خیانەتی عایلەی هەیە کە تۆ لە دایک و باوکی خۆتیەکەی کە تۆ لە دایک و باوکی خەڵکیەکەی سەبەب باوک و دایکی کچێکیە کەسی ئەگەر شەرەف و ناموسی تیابێ حەز ناکا کە تۆ لە کۆڵان کچەکەی بەری و لە کافتریا بیبیت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بیبیت و کەسی حەز ناکە پێی ناخۆش تۆ خیانەت لەو دایک و باوکاکی تۆ ناموسی دایک و باوکێکی ئەتت کردووە با کچەکە خۆشی ڕازی بوو بێ تۆ بی خۆ پیاو بی خیانەت لەو دایک و باوکە نەکەی کچەکەی هەڵ نەخەڵەتێ نەیبێ لەگەڵ خۆت ئەو شتە بکەی و خیانەتت لە براکانی کردووە لە خوشکەکانیت کردووە لە خاڵەکانیت کردووە لە مامەکانیت کردووە لە ئامۆزاکانیت کردووە لە پورزاکانی لە خاڵۆزاکانی لە هەموو کەسێکیت کردووە لە عەشیرەتەکەی کردووە لە کۆمەڵگای موسڵمانانە کردووە چونکە موسڵمانان هەمویان وەکو یەک جەستەوانە ئازار بەلایەکی بگا بە هەمووی گەشتووە لەدایان پیسی ئازار زیاترێ قورس نییە کە لایەک لە جەستەی تۆ تووشی ببێ بۆ بێت تۆ بێ مووقیف بی و هیچ نەڵێ لە ئاستیا ینی دەمی خۆت بگری بەڕاستی خیانەت بازنەکەی گەورەیە بە هەر لە زەوجیا بچووک نەکرێتەوە و نەوعیشی زۆر هەیە